جارێکی تر سڵاوتان لێبێ ئازیزان گەڕێنەوە بۆ تەواوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەختکە لە ستۆدیۆکەمان لە شاری هەولێر لەگەڵتانین. سەرەتا با بچینە لای ئەو ڕاپرسیانەی کە سەبارەت بە متمانەی هاوڵاتیان با هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا ئەنجاماندا. بەڕاستی لە هەڵبژاردنەکانەوەی ئەمە ئایبینین ڕاستی تەزویراتێکی زۆر ئەکرێ ئەوانە بەڕاستی وای کردووە کابرێن بەڕاستی کە وەکو پێویست نییە. باوەڕ ناکەم تا ئێستا هیچ هەڵبژاردنێک بەبێ تەزویرکردن کراوی و نازانم بۆچی ینی حکوومەتی ما دەسەڵاتی ما لە هەڵبژاردن زۆر دەدەسێت. ئارێ وەڵا باوڕیم هەیە بە کوردستان بە هەموو هەڵبژار دەکەن ئەگەر ئەوان نەبنە مەدەپەوتێ بۆ واستای ئەوانی دی باوڕیم هەیە بەس پارتی کورد بەخێوەکە پێت برێم ئەوان دی هاتە مەسلحەتی خۆیاندانە لە مەحەسەتی هیچ کەس دانیە تێگەی ڕاستی ئەم شایەتیان لەسەرەدەم. حتما لە هەر قوتابخانەیەک لە هەر بنکەیەکی هەڵبژاردن ئەبێ ئیلا گەندەلیەک بکرابایە، یعنی گەندەلی دەبی ناوی لە پێشەوەی ڕێزەکان بیت کەواتە باوڕم پێنەوە. بەڵام ئێستش دەڵێم ئەگەر هەروەتو بشتەرێەوە بڕوان پێ نییە، بەڵام پێمان خۆشە بڕوامان پێ هەبیت، بەڵام ئەوان بزانن ئەوە چەندین ساڵە 24 ساڵە ئەو نەفتەی دەفرۆشن بە قوتی شعب بدەن. بەخوای ئینشاڵڵا بێئومێد نابم لە دەنگدان بەس هیوادارم کار بکەن چینی هەژار یەک خۆم کرێکارم دەنگ دەدەم بەس فۆرمەکەی بە تاری پڕ دەکەم ینی زەربی لێ دەبێت ناگرم کەس استفادە لێ بکە نەک پاشە بینێکی تر بچی بە تەزویر دەنج پێ بدە بۆ دەست ناسمە هەڵبژاردنەکەنە بەس دەچم بە زەربی لێ بدە بەس دەنگ بە هیچ لایەک نادەم. برادران هەندێک باز دەکەن کە دەنگ نادەن نە ئەمن بۆ چونە تایبەتم هەیە ئێمە بچین بۆ دەنگدان، بەڵام ڕاستە احتیمالی هەیە مەسەرەن ئەو چەند ساڵی کە ڕۆی ئەو چەند ساڵی کە دەچێ احتیمالە مافەکانمان بە لەسەر سندوقەکانی دەنگدان وەکو پێویست نێتە دی، بەڵام ئیدی ئەمە دەبی بەردەوام بین، یعنی بەردەوام بین لۆ ئەوەی بتوانین بەرپرسەکانمان سەرکردەکانمان بتوانن ڕۆژێک لە ڕۆژان گوێ لە میلەتەکەیان بگرن. ئەوی ساختەیە و ئادا پەرلەمانەکانیش پێشی دەنگدانێ هەزارەها بەڵێن دەدەن و هیچی ناگەین نەجێ و خەڵک هەمووی بێ ئومێد بووە، هەمووی لەم حکوومەتە بێ ئومێد بووە بۆ هەر شتێک دەچیت نییە. بەخوای نەخێت ئیمان بەدەنگدانێک نماوە و هیچ کاتش باوڕم بەدەنگدان نماوە و هیچ کاتش ئامادەمە دەنگ بدەم لەبەرەوەی بەچە ئەوەک مەسەن دەنگ بدەم استفادە چ مەسەن حکوومەتی ئێستا حکوومەتەکە کارەبای ترافێک ئامادە بکاتن هەتا ئێستا مەسەرەن سولفەی عقارە بەدەیان گەنج ناسم بەدەیان برادەرمێ بە خۆم شخصی خۆ مەسەن خانم کردی تا سولفەی عقار نیۆم بەجێشە لە بە سولفەی عقار بەزداری هەڵبژاردن ناکەم وەڵاهی کارێکی وا بکەن کە خەڵکەکە لێیان ڕازی بێ ئێمەش دەنگیان پێ دەین. سڵاوتان لێبێت جارێکی تر ئازیزان. یعنی کاک برزۆ با بێمە لای تۆ وەک بینیمان زۆربەی زۆری هاوڵاتیان بێمتمانی خۆیانیان پیشاندا لە هەڵبژاردنەکان یەکێک بلەوانە باس لەوە دەکات چێتە هەڵبژاردن بەڵام دەنگ بە کەس نادا کەواتە نە هەردوو پارتی سەرەکی و نە ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە وا لەو گەنجە بکات کە بچێت دەنگی پێ بدە هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە بێمتمانی. بەڵێ زۆر بەداخۆ بەوەردی دیقەتمدا داعینەتان وەگرت و دڵنیا بووم ئەم دەلێدوانە بەڕەمەچی وەرگیراوە زۆر بەداخەوە وێنەی هەڵبژاردن سوورەتی هەڵبژاردن لەلایەن هاونیشتمانیانی ئەم هەرێمە ناشرین کراوە بمانوێ نەمانوێ ئەمە خۆپەڕانەوەی ئۆپۆزیسیۆن نیە بەڵام ئەمڕۆ دەسەڵاتە جنگەکانی بەدەستەوەی ئەمە پارتی وێچێتی دەسەڵاتی لەلایە هەر حزبێکی تریش لە دەسەڵات بێ ئێمە هەمان قسە دەکەین ئەمە دەسەڵاتە وای کردو وێنەی هەڵبژاردن لای جەماوەری کوردستان ئەوان ناشرن بێ بەڵام من لێرەوە تکا لە هەموو جەماوەری کوردستان دەکەم تکا لە هەموو هاونیشتمانیانی هەرێمی کوردستان دەکەم بڕۆن دەنگ بدەن هیواتان بە هەڵبژاردن هەبێ بڕۆن دەنگەکانی خۆتان بدەن بۆی تەزویرەکان لەوێەوە نەکرێت چەند ئێوە بچن دەنگ بدەن ئەوەندە مەساحی تەزویر تەسکتر دەبێتەوە ئەمە یەک ئیشاڵا لە دوای هەڵبژاردنی داهاتوو هەمان عینە وەردەگرنەوە خەڵک لە دوایەوە بە هەوڵەکانی ئۆپۆزیسیۆن توانراوە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێ نەتیجەیەکی باش و ئەو گۆڕانی هاوسەنجی هێز کە ئەمڕۆ بەدی دەکرێت لە بەڵانسی قۆ لە هێزەکانی هەرێمی کوردستان ڕوویداوە لە دوای نەتیجەی هەڵبژاردن خەڵک دڵی خۆش بێتەوە هەڵبژاردنەکان باڵانسی هێز لە هەرێمی کوردستانە بگۆڕن. من یەک پرسیار دەکەم معادلەکە ماتماتیکیە پارتی و یەکێتی بۆ هەوڵ دەدەن هەڵبژاردنەکان دواخەن ئەگە ترس نەبێت لە گەورەتربوونی قەباری حزبەکانی ئۆپۆزیسیۆن و بەتایبەتی بستنەوەی گۆڕان و گچکەبوونەوەی قەباری حزبەکانی دەسەڵات ئەگەر وانێ معادلەکە ماتماتیکیە دەکرێت برادران دوای جوام دەرەوە اینجا چەند خاڵێک بە کورتی بەڵێ هەموو هەرێم و دەوڵەتێکدا بە مەرحەلەی گوزەری دیموکراسی دەڕوا
فترەی ئینتقالی بەڵام تۆ ئەمە ناکرێت بکرێ بە بیانوەک هەمیشە بڵێ و ئێمە لە مەرحەلەی ئینتقالین بۆیە دەبێ ئەوانە قبولکەین تۆ وەرە نیەتی باش عملی باش بسەلمێنە بۆی بڵێن بەڵێ هاوشان لەگە مەرحەلەی ئینتقالەکە و هەرێمەکەمان بەرەو پێش دەڕۆ بەڵام ئەوە نابینین دوو لەسەر تەکتیکی ئینتخابی بەڵێ تەکتیکەیە زۆر ئاسایە بەڵام تەحالوف شتێکی زۆر جیاوازە لە تەکتیک ئەگەر یەکێتی و پارتی پێیان کرا بە هەرچەندە تەکتیکی نائاشکرا و شاراوە ئەمە یاریکردنە بە شکۆمەندی و بە قورسایی و بە بەهای دەنجی دەنگدەری کوردی تۆ ناکرێت بێ بڵێ من تەکتیک دەکەم لە هەڵبژارنەکاندا بەم شێوە بەڵام ئەوەی کە ئاشکرا وەرە تەحالوفەکە بکە بە ئاشکرا چونکە ئەگە بۆیان چوە باسەر زیاتریشان دەکرد بۆ من پێم وایە دوێنێ لە پەرلەمانی کوردستاندا یەکێتی و پارتی هەڵبژارنەکانی خۆیان ناکرد ئەگە دەسەڵاتیان هەبا هەر تەجیلەکان بێگزار دەکردەوە بۆ پارتی لەبەر یەکێتی ئەنجومەنی پارێزگاکانی هەر باز نەکرد یەکێتیش لەبەر پارتی چۆ ژێرباری پارتی تەمەنی سەرۆکایەتی هەرێمی درێژ کردەوە بۆیە ئێمە دەتوانین بڵێن بە شکلێکی زمینی دوێنێ پارتی و یەکێتی بە حکمی زۆرینەی پەرلەمانی هەستان هەڵبژارنەکانی خۆیان کرد اینجا ئەوەی کار خەسوورە ناوی لێنا دۆزنەوەی مەخرەجێک بوو یاخود تەوافق نەبوو لەسەر دەستور من دوو قسە دەکەم بە کورتی ئەگەر مەسلەی دەستور تەوافقی پێویست بوو سازانی نیشتمانی لەسەر بوو کە بە خۆشحاڵی و بە شانازیەوە لە تەواضع دەڵێن خاوەنی کەیسی سازان ئۆپۆسیۆن و بستنەوەی گۆڕان بوو کە ئەم مەفهوم و ئەم چەمکە هێنایەکایەوە کە لەمە بدووە ئەو مەسەلانەی کە ڕەهەندی نیشتمانی و نێتەوەیان هەیە دەبێ بە سازانی نیشتمانی تێپەڕێندرێن ئەی باشە سازان نەکرا لەسەر دەستورەکە ئەی ئیجماعێک دروست نەکرا بۆی سازانەکەی تێدا بکرێ بەڕوون و بە ئاشکرایی تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبوو لە دەرەوەی ئەم ئیجماع بوو ماوەیەکیش بەهۆی بەلاغەکەی دەباشانی کۆبوونەوەی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان یەکێتیش هاوڕا نەبوو داوای نەکرد کە دەستورەکە بگەڕێتەوە بۆیە تەوافقە بوو پارتی نێش تەوافقە سەر بگرێ اینجا تەوافق هەیە نییە سازان هەیە یان نییە بەڵام مادەم هەرێمەکەت وەکووتم هیچ کارەساتێکی تێدا نیە هیچ بیانوێکی شەرعی نیە بۆی هەڵبژارنەکان دوا بخرێ وەرە کاکە سندوقی دەنگدان دەنجی دەنگدەری کوردی بکە بە سەنجی مەحەچی ساختکردنەوەی مەسەلەکان بۆیە نە پێویستمان بە مەخرەج بوو پێویستمان بە هیچ نەبوو تەنها بانیەتێکی ساپە بێ بۆی هەڵبژارنەکان لە کاتی خۆیدا بکرێ بۆی دەنجی ئیرادەی ڕاستەقینەی خەڵک بێتە مەیدانە سیاسیەکە کاکۆگر ینی باس لەوەکە کە هەرێمەکەمان هەرێمێکی ئارامە و ینی پێویست بەوە ناکە کە هەڵبژارنەکان دوا بکەوێت ئێمە گەر باس لە وڵاتانی دراوسێ بکەین ئەبینین لە تورکیا و لە ئێران و سەرڕای ینی تێبینی لەسەر سیستەمی حکومڕانی لە ئێران بەڵام هەڵبژاردننی تێ ئەنجام بدرێت سەرڕای ئەوەی کە هێرشی وڵاتانی لەسرە سەرڕایەوەی کە ململانی سیاسی ناوخۆی گەورەی هەیە سەرڕایەوەی کە زۆر جار کارەساتیش لە وڵاتەکەی ڕوودەدات بەڵام ئەبینین ئێران هەموو کاتێک لە کاتی دیاریکراوی خۆیدا هەڵبژاردن ئەنجام دەدا یعنی ئەمە بۆتە سیستم مەسلەی هەڵبژاردن لە وڵاتانە و هەتا ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە هەڵبژاردن بکاتە سیستم بێشک با بڵێن دوو ڕەهەندی دواخستن هەیە کە وەکو با بڵێن ڕاهاتنێک تەنانەت ئەگەر هێزە سیاسەکان لەسەر ئەو مۆدێلە بەردەوام بن و دەستگا ڕسمیەکان و موسساتی ئەم وڵاتە بەردەوام بن بە مۆدلێکی هەیە چ لە عێراق کا خەسرۆگوتی چ لە کوردستانیش بە نەتیجە هاوڵاتی ڕادێنن لەسەر ئەوەی شتێکی کۆنکرێتی لە وڵاتە نییە هیچ زەمان و گرنتێک نییە کە هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێ ئەم دوو بەشە چیە بەشێکیان دەسەڵاتی تەشریعی کە ئەویش ڕنگدانەوەی لە هەموو دنیا ئیرادەی هێزە سیاسیەکانی لە پشتە کە چۆن گوزەر دەکا و چۆن بڕیار دەدا و چۆن پرۆسەکان دەباتە پێشەوە ئەوەی کە کراوە لە عێراق و لە ئەزمموی ڕابردوو لە عێراق و لە کوردستان تەمامەن عکسەوەیە کە لە ئێران لە ناخۆشترین بارودۆخ لە کات و ساتی خۆی ئەم پرۆسەیە بەڕێوەچوە اینجا تێبینی هەیە لەسەر یان نییە ئەمە مەسئلەیەکە و تێبینی لەسەر دەیان پرۆسەی تری هەڵبژاردن بەڵام ئەم کاتە پرانسیپێکە کەس نابێ لێیلا بدا تەنانەت هێزی زۆرینەی پەرلەمانیش نەیتوانە بێ بڵێ بابین هەمواری ئەوە بکەین و دو ساڵی تر انتخاب دەکەین یا بیکەین ئەم مەسئلەیە ڕوئدات مەسەلە ترسە لە هەڵبژاردن وەکو ئێستێکێک لەو هاوڵاتیانە باسی کردوتی لە هەڵبژاردن دەترسن بەدڵنیایی بەشێکی کا خەسرۆ ناوی لێنا لێرە هەلێکە بۆ ئەزمەیەک یان لەبەرچی بەڕاشکاوی ئەوە بڵین ئەو بەشێک کە مشەڕعیش دێت تەزیلی دەکا و دوای دەخە دوای دەستمە سەر بەشەکەی بۆی لە یادمانەچێ پەیوەندی بەوە هەیە کە هەڵبژاردن لێرە بە بەرجی مۆدێلی پارتە سیاسەکان و تەنشئەی سیاسی دەدورێ نەک بە بەرجی پێوەرە نێودەوڵەتیەکان خۆگەر ئێمە ئیرادەمان وابێ مافی مرۆڤ دموکراسیەت تەنها پێوەری ڕایەڵ و ژیانی سیاسی ئەم کۆمەلگایە دەبێ هیچ عەجەلە دروستکردن نیە جارش کە تۆ شتێکی بدا بکەیت لە دنیا هەیە دەگوزەرێ پرەنسیپەیە بە نمونە هەمومان ڕێک دەکەوین سەروەری یاسا هەبێ
ئیتر ئەمە دەبێت لەسەر هەمووان کۆک بین بۆی وڵاتێک بەرەو دیموکراتیک ئەمڕۆ نەچین 10 ساڵیت کە نەچی هەر ئەو ڕێگایمانێ ڕێگاکی ترمان نییە بۆی وڵاتێک پێشکەوتوبی کرانەوە هەبێ بەنەتیجە ئەم پرەنسیپانە لە کوردستان گوزەر ناکە بۆچی لەبەرەوەی کۆی سەر تاپای پرۆسەی هەڵبژاردن لە چوارچێوەی بینینی بەرژەوەندی دەبیندرێت تەنانەت ئەگەر تێبینێک لەسەر ئۆپۆزیسیۆن هەبێ من لەگەڵ بەشێکی برایانی ئەوانیش گفتوگۆم بووە کۆمسیۆن بڵێ هێزەکانی ئۆپۆزیسیۆن داوایان دەکرد سێ بازنەیبی کوردستان یەک بازنەی نەبی هەموو پێوەرەکانی هەڵبژاردننی سەرکەوتووە یەک باز نەبێ بۆی دەنگەکان نەفەوتێ ئەمانڵێن با سێ بازنەی بۆچی هەمومان دەزانین چووکە ئۆپۆزیسیۆن ئەگەری زۆری هەیە لە بازنەی سلێمانی زۆرینەی دەک بێنێ تەنانەت لە پارتی وێچەتیش بباتەوە ئەمانیش سەیری ئەم پرۆسەی لە چوارچێوەی بەرگدورینی خۆیان دەکەن ئەمە دەبێ هێزی سیاسی بە پارتی بە یەکێتی بە هەموو هێزەکان تەجاوزی ئەو بکەین بین باشترین پرەنسیپ چونکە گەورەی بۆ کوردستان بە نەتیجە لەوەدا دەبیندرێتەوە باشترین پێوەەر باشترین ممارەسات باشترین یاسا بێنین لە خزمەتی ئەو تەجروبەیە تەبعاً کە دەڵێن دەیگونجێنین لەگەڵ ئەو بارودۆخی کە لێرە هەیە چونکە من قەناعەتی شخصی خۆم هەیە سجلی دەنگدەر من بە پێی چاودێریم زیاتر لە 18 وڵاتی دنیا چاودێریم کردی لە سوودان بووم بڕوا بکەن 60% خەڵکی سوودان هیچ ناسنامەکی نییە هەر ناسنامەی نییە حتا بزانیەوەی سوودانی یا سوودانی نییە 80% نەخوێندەوارن بە نەتیجە دەچنە بەردەمی پرۆسەی هەڵبژاردن دەچن دەنگ دەدەن سەرەڕای ئەو تێبینیان هەیە ئیرادا تونس وڵاتێکە هەڵبژاردنەکانی زۆر لە عێراق کە دەڵێم عێراق یعنی هەرێمی کوردستانی دەگرێتەوە باشتر و ئەوەتر ڕێکوپێکتر بووە پێی پرەنسیپە نێودەوڵەتەکان لەبەرەوەی نییە وڵاتێکی دەوڵەمەندە و سجلەکانی هەمووی ڕێکوپێکە نا لەبەر ئەوەی ئیرادا هەبوو لە پشت ئەوەی کە دەبێت ئێمە کارێکی باشتر بکەین بۆیە بەتەسەوری من ئەم دواخستنە دەبێت بنبڕ بکرێ و من داواش دەکەم بە سەراحەت سەرۆکی هەرێمی کوردستان بە ڕاشکاوی ئەمە ڕەت بکاتەوە بۆەوەی ئیسپاتی ئەوە بکە کە ئەو بەڵێنی هەیە لە بەرامبەر هاوڵاتیان و ئەو دەیەوێت ئەم ئەزمونە بچێتە پێش و ئەمن دەستخۆشی دەکەم لە وتارێکی خۆی کە دموکراسی لە کوردستان ناگرێتەوە دواوە بە هەر تەمەنێک بێ دەچێتە پێش نایەتەوە چکە ئەمە گرەوی بردنەوەیە 2000 لەو ملبان بەشێکی تری دواخستنەکە سروخان ئەوەی کاک خسرۆ برادە بەڕاستی عیلەتێکی گەورەیە ئەم کۆمسیۆن کە یاسایی هەیە پرۆسیجەری هەیە ئەمە خەڵکی زۆر ڕاهێناوە بە تایبەتی حیزبە سیاسیەکان هاوڵاتی کە هەر شت تەمدید دەبیت ماوەی دەنگدان هەیە تۆماری دەنگدەران تەمدید دەبی ماوەی کاندیدی سەرۆکایەتی و پەرلەمانیمان هەیە تەمدید دەبی هیچ ماوەیەک نییە لەم وڵاتە بۆ مەسئلەی هەڵبژاردن قابل نەبێ و کاک خسرۆ باشی حتى لە عێراقیش هیچ انتخاباتێک لە ساتە وەخت خۆی نەکرد دوو مانگ ماوە بۆ انتخابات حکومەت بوزەی دابین نەکردووە ئەمە هەمووی ئیرادەیە بۆ ئەوی تەسیر لەسەر کۆمسیۆن دروستکە بۆی ملکەتی ئەم دەستگا بکەن بە ئیرادەی خۆیان فریا بکەین کاک خسرۆ ینی باسی دوو مەسەلە کرا مەسەلەی دەستور هاتەوە ناو بابەتەکە مەسەلەی دواخستنی سەرۆک ینی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم بۆچی پارتی دیموکراتی کوردستان ئەو کات ئەو شەڕی دەکرد دەیوت نابێت ئەو دەستورە بگەڕێتەوە پەرلەمان لەبەرەوەی ئەمە ڕێزنەگرتنە لە ئەو یاسانی کە پەرلەمان دایانە یاخود لە ئیرادەی پەرلەمان بەڵام هەمان ئەم پارتی دیموکراتی کوردستان یاسایەکی پەرلەمانی گۆڕی بەبێ ئەوەی گوێ بداتە ئەو پرەنسیپەی کە باسی کرد بۆچی بۆ کارەکەی چی بوو پارتی هیچ یاسای پەرلەمانی نەگۆڕیوە زۆرینەیەکی پەرلەمانی لە ناو پەرلەمان زۆرینەیەکی پەرلەمانی لە ناو پەرلەمان ئەوە ئیرادەی گەلە ئیرادەی زۆرینەی پەرلەمانە و هەموو شتێکیش بە قسەی ئۆپۆزیسیۆن نابێتن و هەموو شتێکیش بە کەیف و ئیرادەی ئەوان نابێتن بەڵێن مافی قسەکردنیان هەیە مافی ڕادەربرینیان هەیە مافی ئاعتیرازیان هەیە مافی هەموو شتێکیان هەیە لە وڵاتێکی دیموکراسی هەر کەسێک ئەو مافی هەیە لە ناو پەرلەمانە بەڵام لە ناو پەرلەمانی زۆرینە هەیە و کەمینەش هەیە ئێمە هەروەکو گوتمان وڵاتێکی جارێ دەستورمان نییە سەر بەخۆنین لە قۆناغێکی زۆر مەترسیدار و خەتەرداین مەترسیەکی زۆر گەورە لەسەر ئەو ئەزمونە دیموکراتیەی هەرێم هەیە و تەوافق نییە یعنی ئێمە پاوەکو پارتی ویستمان ئەو دەستورە بخرێتە دەنگدانە چونکە هەموو قۆناغەکانی یاسایی خۆی بڕیوە برادەرانی تری لە معارەزە لەگەڵ ئەوە بوون کە نەخرێتە دەنگدانە ئێمەش بەشێکین لە وڵاتە ئێمەش بەشێکین لەو بەشێکی هەرە گرنگین لەو هەرێمە و مەسلحەتی ئەو هەرێمە و خەلکی ئەو هەرێمە زۆر بەهەند وەردەگرین بەنسبەت دواخستنی هەڵبژاردنەکانیش من نازانم برادەرن دەڵێن دەسەڵات نایە هەڵبژاردن بکرێت دەسەڵات نایە هەڵبژاردن بکرێت کەی گوتمانە نامانەوێ هەڵبژاردن بکرێتن هەڵبژاردنەکانی پەرلەمان کاکە لە وادی خۆی دەکرێت ئێمە داوامان کردو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش لەگەلی پەرلەمان بکرێتن
و لەگەڵ ئەوەی بوون یە سەرۆکایەتیش بکرێتن بەڵام کە تەوافقت نەبێتن لەسەر شتێکە ناکرێتن تۆ هەمووی تەجیل بکەیت یەکێک تەجیل بکرێتن باشترە لە ئەوەی کە هەمووی تەجیل بکرێتن چونکە میزداقیت لەدەست دەین ئەگە هەمووی تەجیل بکرێتن یعنی لە دەرەوە ڕێز و احترام لە ئەو هەرێمە دەگیرێت چونکە دیموکراتیە چونکە هەڵبژاردننی تێدەکرێت چونکە دەسەڵات بە شێوەیەکی شارستانی وەردەگیرێت و ئالوگۆڕی پێدەکرێت و ئەگەر ئەو خەسلەتەمانیش لەدەستدا ئیتر هیچ ئیجابیەکە لەدەست دەدەین یەکێتی و پارتی دڵنیان لەوەی کە سەرۆکی هەرێم ئەو بڕیارە ڕەت ناکاتەوە بڕیاری پەرلەمان من نازانم هەتا ئێستا خۆ قسەی خۆی نەکردووە و لە وتارێکی شاب باسی لەوە کرد کە خەباتی خۆی ناگۆڕێتەوە سەرۆکی هەرێم زۆر گەورەترە لە ئەوەی کە بە پۆستێک یان بە چەند پلەیەک بەراورد بکرێتن سەرۆکی هەرێم بەڵێ گوتێتی من هەردەم پێشمەرگە بوومە و پلەی پێشمەرگایەتیم زۆر لا گرنگترە لە هەر پلە و پایەکی دیکە ڕەتی دەکاتەوە یان ڕەتی ناکاتەوە ئەوە دواتر دەبێت بزانین کە بڕیارەکە تازە دەرچووە لە پەرلەمان کاک برزۆبا بێمەوە لای تۆ لە سەرەتای بەرنامەکە باس لەوە کرا کە یەکێتی و پارتی یەکەم هەڵبژاردنەکانیان دوای ئەوەی کە نەتیجەکەیان پێ قبوڵ نەکرا بە 50-50 وڵاتیان بەڕێوە برد ئێستا دوای ئەو هەموو ساڵە چۆن دەڕوانیتە ینی دوای ئەنجامی هەڵبژاردنەکان ئایا ئەم پارتانە بە ئۆپۆزیسیۆنیشەوە بە خۆتانەوە پێتان قبوڵە کرێت ئەنجامەکانی ینی هەرچیەک بێت بۆ نمونە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان زۆری نەی دەنگەکانیان لە هەرێمی کوردستان هێنا و توانیان خۆیان بە تەنها حکومت پێک بێنن ئێوە وەک ئۆپۆزیسیۆن پێتان قبوڵە کرێت یاخۆت ڕەخناگرن ئێمە بۆ تەزدیقکردنی نەتیجەی هەڵبژاردنەکانی 25 هەفتی 2009 بەلاغێکمان دەرکرد وتمان لەگەڵ ئەوەی تەزویرات بەوەندە جۆرە جیاوازە کراوە بەڵام لە پێناوی بەرژەوەندی گشتی و لە پێناوی ئەوەی کە شکۆی ئەزمموی دەسەڵات لە هەرێمی کوردستان وەکو بستنەوەی گۆڕان ئێمە بیپارێزین ئافراب بە نەتیجەکەی دەکەین بۆیە خوا بکەم هەڵبژاردنەکان وردە ئەوەندە پاک بێ ئێمە لەگەڵ هەڵبژاردنەکانین ئەمان یەک دێمەوە سەر قسەیەکی کە خەسووریسان باسی کردەوە تەوافق کەند سندوقی انتخابات هەیە کە پرۆسی هەڵبژاردن لە پێشە تۆ تەوافق لەسەر چی دەکەی لەسەر درێژکردنەوەی تەمەنی سەرۆ شەرێم لەسەر انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێت یاخود لەسەرەوەی 2 مانگ و 3 مانگ تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە بۆیە هەندێک مەسەلە خۆی سەوابتە تۆ کام تەوافقا ئینجا ئەگەر دیسان دێت تەوافق تەنها مزایدەیەکی سیاسی بووە گەنا بۆ دەستور تەوافقەکە کرا پارتی لە دەرەوەی جماعەکە بوو ئەمە یەک هیچ تەوافق نەکراوە لەسەر دەستور کاکە تەنها پارتی تەنها پارتی لە دەرەوەی ئەوی جماعە بوو اینجا بۆ ئەوەی سەرۆکی هەرێم باسی کرد ئایا سەرۆکی هەرێم تا ئێستا توانیوەتی بیسەلمێنی کە سەرۆکی بەلایەنە لە هەموو ڕووداوەکاندا لە هەموو حاڵەکاندا ئەو بەرژەوەندی حزبی خسۆتە ڕەچاوکردەوە یاخود دەکو سەرۆکی هەرێم بۆیە لەم بڕیارەشیاندا ئایا سەرۆکی هەرێم دەتوانین بەلایەن بێ ئەمە حاڵەتێکیان دوو ئەو هەموو مزایدە سیاسی کە دەسەڵات دێکە بۆ مەسەلەی دیموکراسی بوونەکە یەکێک لە بنەما جوانەکانی یەکێک لە بنەما سەرچیەکانی ئەم دیموکراسی ئەگەر بە واقعی بکرێ دەستا و دەستکردنی دەسەڵاتە من بۆ خۆم پێم وایە ئەگەر ئێستا ئۆپۆزیسیۆنیش لە ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان ببینە دەرێ با بڵێن بستنەوەی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ هەرنیشن یەکێتی ئێستا ئەو شەڕی پارتی و یەکێتی بەیەکەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆن و بەشێکی شەقامی کوردی دەیکەن ئەو کاتە لەگەڵ یەکتری دەکەن چونکە ئێستاش پێم وابی نەیانتوانیوە تارمایی ململانێ خراپەکانی نێوان خۆشیان بسەرنەوە بەڵام ئەمڕۆ لەبەرەوەی لە ساحەکەدا کارکتەری تر و حزبی تر پیابوونە ئەگەنە ئۆپۆزیسیۆنیش لە ساحەکە بستە دەرێ هەمان ئەو ململانەیە دەکرێتەوە بینیشمە هەندێک حاڵەت دەبینین لە بین یەکێتی و پارتیش کە یادێکی دامەزرانە یاخود کە مەسەلەیەکی سیاسی دێتە پێشەوە هاوڕانین تەشەنوزات بە زۆرێک لە زۆرەکان لە بینی ئەوانش دروست دەبێتەوە بۆیە ئەم دوو حزبە دوو شتیان نەتوانیوە بەجددی بکەن یەک ئیش بکەن بۆ پەخشی شعوری تەداوری سوڵتا چکە باوەڕیان پێنیە دوو سەقافەی ئینتخابی لەنێو خۆیاندا لەنێو خۆیشاندا بۆ دەرەوە ئەو سەقافەی پەخشکەن تاوەخو سەقافەی ئینتخابی پەخش نەکەن و تاوەکو ئیمانیان بە مەبدەی تەداوری سوڵتا نەبێ هەر دەبێ ئەوها حجە ببینینەوە ئەویان مەخرەجە ئەوە مەترسی هەیە ئەوە هەرێمەکەمان مستەقر نییە دوایە مەترسی تۆ ئەوەندە ساڵە لە سەدەسەڵاتی کام مەترسیە وا دەکا ئێمە لەبەر ئەو مەترسیانە هەڵبژاردنەکان نەکەین و یاخود مەخرەج بدۆزینەوە کەواتە دەرکەوت ئەگەر مەترسیەکان ڕاستن ناو دووکەوانە ئەگەر ئەو مەترسیانە ڕاستن کە باسی دەکا کەواتە تۆ چەند ساڵ لە دەسەڵات بووی نەتوانیەوە مەترسیەکان نەهێڵی لێبگەڕێ با حزبی تر و لایەنی تر بێتە داوری سوڵتە بکرێ ئەو بێتە سەر دەسەڵات با ئەو هەڵبدا مەترسیەکان هەڵبژاردننی پەرلەمان نەکرێ و ئێوە گەر زۆری نتان هێنا حکومت پێگەین دوێنێ ئەوان هەڵبژاردنی خۆیان کرد باسم کرد سەرۆکی هەرێمیان 2 ساڵ درێژ کردەوە نازانین بۆ چەند ساڵیشە بەڵام دەڵێن 2 ساڵ و ئەنجومەنی پارێزگاکانیش هەر باز نەکرد 2 مانگیان بۆ پەرلەمان درێژ کردەوە بۆیە
ئللا تەداولی سوڵتا حەلی جەزریە بۆ ئەوەی بتوانین وێنەیەکی جوانتر لەسەر دەستی هەمولایەک بۆ هەرێمی کوردستان کاک ئەدەوێت تعلیقێک بی على كل قسە نییە هەروەکو گوتم دەسەڵات وەردەگرن سندوقی دەنگدانە فەرم و دەنگ بێنە و دەسەڵات ببە وەکە پەرلەمانیش نوێ کراوەتەوە معنای ئەوە نییە هەڵبژاردنەکان ناکرێن مەجبورە پەرلەمان درێژ بکەنەوە دەبێ پەرلەمانەکە بمێنێ بەڵام وادەی هەڵبژاردنەکە نەگۆڕدراوە وادەی هەڵبژاردنەکە هەر لە جێی خۆیەتی و کەس باسی وادەکەی نەکردووە ئەوەی سەرۆکێرم ئەوەی سەرۆکی هەرێم باسم کرد بۆ پێویست ناکە دووبارەش بکەمەوە ئەوە سندوقی دەنگدان مەحەکە سبەی وەرە دەنگ بێنە پیرۆستان بێدە سەڵات ئەگەرهێنات تۆ پێت وایە یەکێتی و پارتی نەتیجەی بەتایبەتی پارتی ئیمانی بە مەبدەئی تەداولی سوڵتە هەیە ئێمە باوەڕێکی مطلقمان بە تەداولی سوڵتە هەیە بەڵام بە کەیفی چەند دەنگێکیش نییە و چەند لایەنێک نییە کە بیانەوێ بە زۆر بە خۆش بە ناخۆش ئیلا دەسەڵات بگرنە دەست سندوقی دەنگدان فەیسەڵە و مەحەکە هەر وەختی دەنگی زۆرتان هینا پیرۆستان بێت بەڵێ پیرۆز هەموو لایەک بێ ئەگە هەڵبژاردنەکان پاک بێ و دەسەڵات تەزویرات نەکەم بریکارتان با لەوێ بێتن لەسەر هەموو سندوقێکی دەنگدان با بریکارتان دەسەڵات تەزویر نەکا و ممتلەکاتی دەوڵەت لە بەرژەوەندی خۆی بەکارنهێنێ بۆ هەڵبژاردنەکان بۆی ئەو هاتزەماوەری کوردستان ڕەشبین نەبێ بەرامبەر هەڵبژاردنەکان بەداخەوە دەست خۆش کاک وەگر یعنی چی بکرێت بۆ ئەوەی کە ینی ئەوەی کە وشی پێشەوەی کە کاخەسرە مداخەلە بکات لە قسەکانی کاک برزۆ باسی لەوە کرد کە ڕۆشنبیری هەڵبژاردن بڵاو نەبووتەوە لە ناو هەرێمی کوردستانە ئایا ڕۆشنبیری هەڵبژاردن پەیوەندی بەوە هەیە کە دەستا و دەستی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە بکرێت وڵا خۆی لە بەشێکی ئەو ڕاپرسێ کە لەگە خەڵکیش کرابوو ینی کاک برزۆ بە تەشاؤم سەیری کرد بەشێک لە بینین کە بۆ چوونی من ئەویش ڕاستی تێدایە لە هەموو هەڵبژاردن لە دنیا کە دەگوزارێ یەکەم ژمارەیەکی زۆری خەڵکێ بڕوای ینی ئارەزووی ژیانی سیاسی و بەشداری سیاسی نییە ئەمەش ئیسپاتە لە عیزی باشی بەشداری سیاسی لە کوردستان نەگەیشتە 70% خەڵک بچێ ینی بە بەردەوام ئەوانەی حەقی دەنگدانیان هەیە 40% هەر نەچووە باشە بەشێکی تریان ئەو قسەیە زۆر دروستە بەشێک لە بینەران گوتیان ئەوەیە کە بەڵێنەکان ناچێتە سەر ئەمیش بەشێکی لە ڕێی توافقی سیاسی دەکوژرێ و ئەمە خۆی تەنشیعەی سیاسیە ڕەبتی بەوەیە چۆن ئەو ژیانەمان قبول بێ خەڵکیش چاوەڕێ دەکات جارێ دەچێت دوو جار دەچێت سێ جار دەچێت کە ئەوەی دەیەوێت ئەوە تحقیق نابێت بە نەتیجە جارێک کە بچێ و نەچێت وەکو یەکە بەشەکەی تری پرۆسەی پێشکەشکردنی بەرنامە و کاندیدی تازەیە یان ژیانی نوێیە کە گوزار دەکات لە دنیای دموکراسی مەسەن ئێستا پێوانە کاری بکەین بۆ دەسەڵاتدارێتی ئەگەر 20 ساڵ حکومدارێتی کوردستانەیە پێوانەی بکە لەگەڵ وڵاتێکی دیموکراسی 8 سەرۆک گۆڕاوە سەدان بەرلەمانتار گۆڕاوە لە کوردستان ئەمە چەند دەگوزارێ و پێویستە لەسە پارتی یەکێتی گۆڕان شیوعی ئیسلامی ئەمە بگۆڕن اینجا سروەخان ئەوەی کە جەنابەت گوتت ئەم هۆشیاریەی دەیڵێن بە دڵنیایی پەیوەندی بە بەردەوامێتی هەیە بەردەوامبوونی پرۆسیدور چکە چەند بەردەوام بین هۆشیاری زیاتر دەبێت و پەیوەندی بەوەش هەیە کە دەبێت ئەوە بە ئەرکەچی نیشتیمانی هەمەلایەن بزانین حتا مەسەلەی تەزویرکردن دەبێت هاوڵاتی لە ڕووی قیەمیەوە ڕابێنین عیبێکی گەورەیە وەکو قیەمی ئەخلاقی کە نابێت دووزار دەنگدا نابێت تەزویر بکە حتا حیزبەکەیکی پێی بڵێ بۆیە ئەمە قەزیەکی قیەمیە تەمە نادەکەم وای لێبێت زۆر سوپاس دواوتەکە خەسرەوە یعنی تاکەی هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە هەڵبژاردنەکانی دوا بخا لەبەر سبب و هۆکار و نازام و زوروفەی کە هەرێمی کوردستانی تێدا وڵڵا من ئومێدەوارم قەت پێویستیمان بەوە نەبێتن هیچ هەڵبژاردنێک دوا بخەین ئومێدەوارم وەکو وڵاتانی پێشکەوت و وادەیەکە دیاری بکرێتن پێشوەختە چ ڕۆژێک و چمانجێک و هەر 4 ساڵ جارێک لەو ڕۆژەیدا بکرێتن و پێویستەش کار لەسەر ئەوە بکەین کە هەموو ئەو کێشانەی کۆمیسیۆن هەیەی لە نەبوونی ئامار و تۆمارە لە نەبوونی سجلی دەنگدەرانە لە هەموو ئەو کێشە فەنیانەی کە هەیە یەکلایی بکەینەوە بۆ ئەوەی فعلەن هەڵبژاردنێکی بێکێشە و پاک و بێگەرت ئەنجام دوو جملە بە کورتی یەکیان جوابە بۆ کاکۆگر نەخێر من بە تەشاو مۆسێری ئەو لێدوانانم نەکرد چکە ئەم جەماوەرە بەڕێزە نەیانگۆ دیمانمان بە هەڵبژاردن نیە بەشداری سیاسی ناکەین وتیان هەڵبژاردنەکان ساختەکاری و تەزویری تێدایە و گەندەڵی تێدایە ئەویان وت ئەمە یەک دواوتەم زۆر خۆشحاڵم ئەوەی دوێنێ پارتی و یەکێتی لە پەرلەمانی کوردستان نیشانیاندا ناڕەزایەتێکی ئێجگار گەورەی جەماوەری بەرامبەر دروست بووە چکە جەماوەری کوردستان وشیاری سیاسی تێدا بڵاو بۆتەوە کەواتە ئەوەی لە پەرلەمان کرا ناڕەزایەتێکی ئێجگار گەورەی جەماوەری تێدا دروست بووە کەواتە جەماوەری کوردستان وشیارە زۆر سوپاس سپاسی ئامادەبوونتانەکەین ئازیزان تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن خاتان